ئەوڕەحمانی حاجی مارف ناوێکی دیار و زانا و نووسەر و زمانزان و زمان ناسی مەزنی کوردە. ئەوڕەحمانی حاجی مارف نیوسەدا بێوچان بە دوای وشەی کوردی و خجڵی کاری زمانەوانی بوو. ئەمێستاش لە نێو وشە و قەڵەمی هەموواندا دەژی. ئەم زاتە و زانایە یەکێکە لە سەرچاوە و کۆڵەکە سەرەکی و پتەوەکانی زمانی کوردیمان. بەنووسین و لێکۆڵینەوە و وەرگێڕان و سەرنجەکانی خزمەتێکی گەورەی پێشکەش بە نەتەوەکەی کردووە. زانای گەورەمان ئەوڕەحمانی حاجی مارف ئێستاش نووسینەکانی لە قوتابخانە و زانکۆکان دەخوێنرێت و نرخ و بایەخی تایبەتیان هەیە. بە جۆرێک زۆربەی هەرە زۆری خاوەن قەڵەم و خوێندەوارانی ئەم وڵاتە مشتێک لە خەرمانی زۆر و زەوەندی ئەم کەڵە زانایان بەرکەوتووە. یاد و یادکردنەوەی پیاوچاکان و قارەمانان و شۆڕژگەڕان و ئەدیبان و ڕۆشنبیران و هونەرمەندانی ڕەسەنی هەر ملەتێک ئەرکێکی نەتەوەی گەورەیە. ئەوڕەحمانی حاجی مارف وەکو یەکێک لە زاناکانی بواری زمانەوانی کوردی شایستەی ڕێز و تەقدیرێکی زۆرە و هێچێکە لەو پیاوانەی کە شایستەی یادکردنەوەیە هەوڵێکی زۆری داوە هەموو هونەرمەندێک هەموو ئەهلی قەڵەم کە لە ژیانی زەمەنی تەواوە بێ ژیانێکی معنەوی هونەری هەیە لە دوای خۆیەوە دەست پێەکە ئەوش بەرهەمەکانێتی ئەوەی کە ئەمڕۆ بۆ ئێمە مەبەستە ئەوەی بۆ ئێمە مەبەستە بەرهەمەکانی خوالێ خۆش بوو ئەوڕەحمانی حاجی مارفە. ئەوڕەحمانی حاجی مارف پیاوێک بوو هێدی هێمن بە بێدەنگی ئیشی خۆی ئەکرد و یەکێک بوو لە دڵسۆزانی زمانی کوردی بە تایبەتی لە مەجای ڕێزمانی کوردیە کە لەو مەجالەیە زمانەکەمان پێویستی بە دەیان زانای دیکەی وەکو خوالێ خۆش بوو ئەوڕەحمانی حاجی مارفە. ئەوڕەحمانێکێک بلو دکتۆرانەی کە توانیوێتی بۆ ماوەی 40 ساڵ خزمەت بکات لە ڕووی زمانەوە و زمانزانیەوە. خۆشی اختصاصی کەوەری گرتبوو اختصاسەکەی لە رووسیا لە فەرهەنگسازیە بوو. باب لەگەڵ ئەوەشە لە هەموو ڕووەکانەوە لە ڕووی نووسینەوە لە ڕووی ئەدەبەوە لە ڕووی وەرگێڕانەوە لە ڕووی ڕێخنەوە لە ڕووی ڕێزمانەوە دەورێکی زۆر گرنگی بینی و بەرهەمێکی ێزگار زۆریشی هەیە. بەس لەسەر ڕێزمان 5 بەرجی هەیە. 5 بەرجی هەیە تەمەن بەرگەکان مابووشی تەواویەکەیەکەی بەرجی یەکەم و دووەم و سێم و چوارەم و پێنجەم بە ناوی ناو ڕاناو ئاوەڵناو کردار لەگەڵ ژماری کردار ئەمانە لە نووسینەکانە هەرێکی بەرهەم بەرجێکی بۆ دانابوو. سەبارەت بە دکتۆر عەبدوڕەحمان حاجی مارف زاتێکی گەورەی زمانزانی کوردیە و یەکێکە لەو زاتانەی کە لە ساڵانی هەفتایە قۆڵی لێ هەڵماڵیوە لە ئیشکردن لە زمانی کوردی 73 کە لە رووسیا پێم وابێ لە لینینگراد دکتۆرا و ماستەرەکەی تەواو دەکات لەسەر زمانی کوردی دێتەوە بۆ سلێمانی و ئەو کاتی کۆڕی زانیاری کوردی هەیە یەکێک بووە لەو بناغە پتەوانەی کۆڕی زانیاری کوردی و لە زانکۆکانی سلێمانی و خانەقین و حتا لە قەناتی کوردۆ هەبوو کاتی خۆی بڵێن کە کوردۆیف پرۆفیسۆر لەوێ لە لینینگرادەوە ئیشی لەسەر کردوون و لەسەر زمانی کوردی ئیشی کردووە. ئەم پیاوە فرەڕەهەندی ئەم پیاوە لەوەدایە کە لەلایەک خەمی زمان و ڕێزمان و ڕێنووسی کوردی بۆ لە لایشکەوە بە فەرهەنگی کوردیەوە سەرقاڵ بوو. وڵی کاگە ڕەحمانی برام لەوەتی هەبووە من مناڵ بووم ئەو ژووری تایبەتی خۆی هەبوو لە ماڵەکەن ماڵەکەمان گەورە بووە
کاگەڕەحمان یەتە خەیاڵم هەموو شوێت تەعات دووسێ شەویش ئەنجا گڵۆپەکەی ئەکوژانەوە ئەنووست شتێ نووسی هەر لە بدایەتیا کە لە کولی ئادابی بەغا بوو ساڵی یەکەمی ینی هەر لەوێ سەیرە لە جەریدە و لە مجلەکانە شتێ نووسی هەندێک نەقدی ئەگرت لە فەرهەنگانەی کە ئەوختە هەبوو بە تایبەتی فەرهەنگی شەمحەمەی خاڵ یعنی بە شێوەیەک کە مەجای تیان نەهێشتەوە کە هەرچی نوقسانیەکە چی شتێکە هەبووە ئەیوت پاشەوەش کە چوو بۆ رووسیا لەوێش خوێنی تەواو کرد یعنی لەو باوەڕێم هەر خەریکی نووسین و خوێندنەوە بووە لەگەڵ ئەوشا کە چاوی مساعد نەبوو چاوی زۆر کەس بوو یعنی بە کتێبەکەی ئەنا بە چاویەوە ئەنجا ئەیتوانی شت بخوێنێتەوە یا شت کە سەریشی دانەوانە سەر کاغەزەکە جایتوانی شت بنووسێ کەسانی کە شارەزای زمانی کوردین هەموو دەستی ڕێز و تەقدیرە خەنە سەر شارەزابوونی ئەو پرۆفیسۆری ئەو ئاگاداری ئەو گەڕان بە دوای وشەیە لێکدانەوەی ڕێزمانی کوردی لەو بارەوە من پێم وایە کە کارێکی زۆر بە فراوانی کردووە حتاوەی کە بن بەشێک ئاگادار بم دانشگانیە لە شتوانەی کە بەشی کوردی هەبێ کتێبی ئەو نەخوێنرێ ئەوە کە جێگەی تەقدیر و جێگەی ئەنی ئەو مامۆسایانی کە دەستی کوردیاڵێنەوە ناتوانن پشت بە باسەکانی ئەو کتێبەکانی ئەو وتارەکانی ئەو نەبەسن ئەمە دیارە حقەتێکە کە وت و ئەوە شارەزایان باشترێزانن هیچ هەتا تا ئێستا مەسەڵەن بڵێن ڕاستە من شارەزانی زمانی کوردیا بەڵام ئەزانم کە چێ ئەنووسێ و چۆن ئەنووسن و کەسانی هەن کە ڕخنیانە بێ تاسە لەو بارەوە نەمبینیوە ڕخنێ لە ڕحمانی حاجمار کە برێمە ڕخنێ لەو بارەوە لەسەری هەبێ ئەمە پیشانیا گەورەی ئەو واقعەتی ئەو مەسەلەیە کە بۆی جددی بوو مەسەلەی بوو کە بچێرەوە ئاگادار بووم مەسەن لە بەیەکەوە ژیاوین حوتی بیانی لە خەو هەڵەسا ئەچۆ ژوورەکەی کاریە کرد هەتا کاتی ناخواردنی ئێوارە بەجێ بڵێن ئیسراحەتی نیۆڕۆئانیتیا بوو بەڵام هەمیشە خەری بوو یعنی ژیانی تەواو تەرخان کردبوو بۆ ڕێزمانی کوردی زمانی کوردی وشەی کوردی ئەنی گرنگێکی تایبەتی ئەیە بە زمانی کوردی ئەوە یەکێ بوو لێ کە تەواوی ژیانی بۆ تەرخان کردبوو و لەوەشا من پێم وایە کە گەورەترین سەرکەوتنی بەدەستێناوە ئەو ڕەحمانی حاجی مارف نزیکەی 40 ساڵ وە خزمەتکارێکی شارەزا و دڵسۆز شەو ڕۆژی لێگرێداوە و لێرە و لەوێ بە وشە و هەڵوێست خزمەتی نەتەوەکەی کردووە لە ماوەی ژیانیدا زیاتر لە 30 کتێب و سەدان گوتار و لێکۆڵینەوە و کتێب و گوتاری وەرگێڕاوی لەبارەی زمان و ئەدەب و کوردناسی و ڕەخنە و فەرهەنگ نووسی پێشکەش بە کتێبخانەی کوردی کردووە. دکتۆر ئەوڕەحمانی حاجی مارف ساڵی 1940 لە سلێمانی لەدایک بوو و دواتر 13 ساڵمانەوە لە یەکێتی سۆڤێت دەبێتە خاوەنی هەڵگری بڕوانامەی بەکالۆرێس و ماستەر لە زمانی ئەدەبی ڕووسی بڕوانامەی دکتۆراشی لە زمانی کوردی بەدەستێناوە شەوی حوتی ساڵی 2007 با ڕووداوی هاتوچۆ کۆچی دوایی دەکات. زۆر زۆر سپاسیان دەکەین بەڕاستی دەورێکی گرنگیان بینی چون ئەو یادکردنەوەیەکە کە ئێمە فەخری پێوەکەین چونکە ئەو بێت باسی ئەو ڕەحمان بکەیت ناتوانانی بە کتێب و دوکتێب کۆتایی پێبێنی ئەو بەرهەمەی کە ئەو دەریهێنە کردوێتی ئەمانە ئەبێ لەبەر چاو بگیرێ یاد بکرێتەوە بۆی تەلەبە بیناسێ بۆی خەڵک بیناسێ کەم چی کردو چی نەکردو چی بەرهەمێکی هەبووە. ئەو ڕەحمانی حاجی مارف کە من پێم خۆش بوو لە دیداری هەژاری مۆکریانیە کە هەفتەی ڕابردوو لە هەولێر ساز کرا خەڵاتی زێڕینیان بەخشی بە کەسوکارەکەی ئەو ڕەحمانی حاجی مارف کە خۆزگە ئەو خەڵاتە لە ژیانیا پێ ئەدرا. زۆر سپاسی ئەو بەڕێزانەیەکەم کە کاگە ڕەحمانی برامیان هەڵبژاردبوو بۆ ئەو خەڵاتە زێڕینە باوەڕێ بێ کە خەڵاتەکە بەخشا ناوی کاگە ڕەحمانیان هێنا چاوم پڕ بوو لە ئاو و هەستمە کرد کاگە ڕەحمان زیینوو بۆتەوە. هەموو ڕێزلێنانێک بۆ ئەو زاتانەی بە تایبەتیوانەی خۆیان لە ژیانان نەماون و بیرهێنانە و یادکردنەوەیان بە ڕاستی ئیشێکی پیرۆزە
چونچە لانی کەم بۆ نەوەکانی بۆ کەسوکاری بۆ خوێنکارەکانی کە ئێستا هەمویان مامۆستای زانکۆن بەجددی ئەوەی کردوێتی دەستی خۆش بێت و هەر کەسێکی کەش هەڵەسێ بە ڕێزلێنان لە نووسەران بە تایبەتی وانەی کە بە ئەزمونێکی زۆریان هەبووە لە خزمەتکردنی زمانی کوردیا و ئێستا لە ژیانە نەماون لانی کەم وەک یادکردنەوەیشان ئیشێکی پیرۆزە چێپی هەڵەسێت مەزنی ئەو دەوری ئەو ڕنج پیشاندانی ئەو لەباری زمانەوانیەوە ئەوەیە کە هەڵبەتە لە بیر ناکرێت ئەوەی کە مادامەکو سەرچاوەیەکی لێ هاتووە وا کەسێک کە بێت شارەزایی لە زمانی کوردیا بک بە دوای زمانی کوردیەوە ناتوانێت نەگەڕێتەوە بۆ ئەوە جێگای فەخرە بۆ ئێمە و جێگای فەخرە بۆ خۆشی هەر ملەتێ مێژووی هەر ملەتێک کە قەڵەمی تیان نەبوو مێژوویەکی نوقستانە ئەنێ ئەو ئێستا بۆ نمونە سەیری مێژووی ڕووسیا بکە هەرگیزا و هەرگیز ناتوانانی تۆڵستۆی لێ دەربێنی ناتوانانی دۆستۆفسکی لێ دەربێنی ناتوانانی مەکسیم گۆرکی لێ دەربێنی ناتوانانی دەیان ناوی دیکەی لێ دەربێنی بەڵام ڕەنگە بشێت کۆمەڵێ ناوی خاوەن پۆستی لێ دەربێنی و مێژۆکەش هەروەکو خۆی بمێنێتەوە و بەسەندۆتی بمێنێتەوە بەڵام ئالی قەڵەم و هونەر بە تایبەتی مێژوو سازەکان و ئەمانە هەرگیز ئەم هەرگیز ممکن نییە لە تاریخی هیچ ملەتێکە بسەردرێتەوە یا دەربهێنرێ بەدیمەن و خۆشەویستی ڕاهاتۆن چاو زمان تۆ بەهشتی سەرزەمین جوانی پێوێنی جیهان پڕ لە نەوت و زێڕ و زیوی پڕ لە فیت و دەقڕدانی داگیری کردووی بێگانە بۆ کوندەبوو بوویەلانە دژ مەبە لە بوژەیەوە بەرتەس و تەسکە تەنگانە سەر بەخۆبوو لە نزیکە ڕۆڵەی ئازار پێگەیشتوون دەمی خەنجەر تیژ کراون بۆ تۆڵەت دەست لەسەر مشتوون کیژ و لاوی ئازادی خواز شێری تەلار لەلان دەرچوون چاری داگیرکەرانی کورد یان گیان دەرچوون یا دەرچوون